سڵاو ڕێز بۆەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی ئەوکارم لە خزمەتێوە یازیزین بۆ پێشکەشکردنی گەشت هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی پێنجشەمە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕەزایەتی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئەسکەمی دەرمان، گرانی نرخی کرێخانوو لە سەقز و ناڕەزایەتی کرێنشینان، پشتیوانی بەندکراوانی سیاسی و بنەماڵەی دادخوازان لە مانگرتنی 61 بەندکراوی ئێڤین، دەست بەسەرکردنی دووبارەی سەلمان ئەفرا لە شاری مەریوان، گوڵبارانکردنی مەزاری محەممەد قوبادلو لەلایەن دۆستانیەوە، و پیشاندانی خەڵکی ئیسرائیل و ئاوەرە فەلەستینیەکان دژ بە شەڕ، و مانگرتنی کەشاوەرزان لە فەڕەنسا و لە هەستان. درێژێ هەواڵەکان. کۆبوونەوەی کرێکارانی پەیمانکاری ڕێکخراوی وەرزش و لاوانی ئیلام. ڕۆژی چوارشەمە چواری ڕێبەندانی 1402 هەتاوی کرێکارانی پەیمانکاری شاغڵ لە ڕێکخراوی وەرزش و لاوانی ئیلام لە ئاستنەدانی هەغداس ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتەکان نزیکەی 40 کەس لە کرێکارانی شاغڵ لە ڕێکخراوی وەرزش و لاوانی ئیلام لە شارەکانی هەلیلان، دێهلوڕان، مەلەکشایی و مهران کار دەکەن و ماوەی 4 مانگە هەغداسیان وەرنەگرتووە. بەوتەی ناڕازیان کرێکارانی و ڕێکخراوەیە لە نێوان 5 بۆ 15 ساڵ پێشینەی کاریان هەیە و ڕۆژانە تا 12 سەعات کار دەکەن، بەڵام هەڵدەست و حەقیبیمەکانیان لە کاتی خۆیدا پەرداخت ناکرێت و کێشەی بۆ ساز کردن. ناڕەزایەتی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئاستکەمی دەرمان. بەپێی هەواڵی گەیشتوو بەشێک لە دەرمانی پێویست بە نەخۆشە تایبەتیەکان لە دەرمانخانەکانی پارێزگای کوردستان دەست ناکەوێت و خەڵک ناچارن سەردانی تاران و گەورە شارەکانی دیکەی ئێران بکەن. بە وتەی بەرپرسانی ڕژیم 96% دەرمانەکانی پێویستی وڵات لە کارخانەکانی نێوخۆ بەرهەم دێت و ئەو 4% دیکەش ئەبێ هاوردە بکرێت، چونکە لە نێوخۆی وڵات تەکنۆلۆژی پێشکەوتوو بۆ بەرهەمهێنانی نییە و نرخەکەشی لە بازاڕەکانی جیهاندا بەرزە. وتەکانی وەزیری بێهداشتی ڕژیم لە حاڵێکدایە کە بەشێکی زۆر لە دەرمانەکانی بەرهەمی نێوخۆ کەیفیەتیان نزمە و خەڵک کەڵکی لێوەرناگرن. هەروەها دەرمانانەی لە دەرەوە هاوردە دەکرێت لە ڕێگەی مافیاکانی سەرباسپای پاسداران دەدرێتە بازاڕی ڕەش و چەند هێندەی نرخەکەی لە بازاڕەکاندا مامەڵەی پێوە دەکرێت. گرانی نرخی کرێخانوو لە سەقز و ناڕەزایەتی کرێنشینان. بەپێی هەواڵی گەیشتوو نرخی کرێخانوو لە شاری سەقز بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە و هیچ ناوەندێکی دەوڵەت چاودێری نرخەکان ناکات و گوشارێکی زۆر بۆ چینی کرێکار وەژاریە و شارە هاتووە. بەوتەی هاوڵاتیان لە حاڵێکدا لە شاری سەقز خانوبەرە کەمە و خانووی تازە ساز ناکرێت، نرخەکەی تا ڕادەیەکی بەرچاو زیادی کردووە و کرێنشینان ناچارن لە خواردن و پۆشاکیان کەم بکەنەوە تاکو بتوانن کرێخانوەکانیان بدەن. بەپێی زانیاریەکان نرخی کرێخانوو لە شاری سەقز لە ساڵی پارەوە تا بە ئەوڕۆ بە ڕێژەی 50% زیادی کردووە و بەرپرسانی ئەو شارە کێشەکەی بۆ چوونە سەرەوەی تعرفەکانی نظامی مهندسی، تامین اجتماعی و باجی شارەداری دەگێڕنەوە. بەڵام کارناسانی بواری مەسکەن دەڵێن بەشێکی زۆر لەو زەمینانەی لە شارۆچکەی پشت زانکۆی ئازاد بۆ سازکردنی خان و تەرخانکراون بیلا تەکلیف ماونەتەوە و ئەو زەمینانەش قەوڵنامەیان هەیە بەڵگەی فەرمیان پێنادەن. هەروەها نرخێکی دیاریکراو نییە و دەوڵەت چاودێری خاوەن ماڵ و خاوەن دوکانەکان ناکات. دابەزینی داهاتی خەڵک و هەڵاوسانیش بووەتە هۆی ئەوەی بەشێکی زۆر لە کرێنشینان نەتوانن کرێخانوو و دوکانەکانیان بدەن و لە ناوچە پەراوێز نشینەکان و گوندەکان نیشتەجێ بن. لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانەکانی قزل حەسار و هەمەدان. لە ڕۆژانی ڕابردوودا حکمی ئەعدامی سێ بەندکراو بە ناوەکانی ئەحمەد عەسکەرات لە زیندانی قزل حەسار، سەلمان سەلیمی خەڵکی کرماشان و ئەحمەد حائیری لە زیندانی هەمەدان جێبەجێ کراوە. بەپێی زانیاریەکان بەیانی سێشەمە سێ ڕێبەندان هاوکات لەگەڵ لە سێدارەدانی محەممەد قوبادلو و فەرهاد سەلیمی لە زیندانی قزل حەسار حکمی ئەعدامی بەندکراوێکی دیکەش بە ناوی ئەحمەد عەسگەرات بە تۆمەتی کوشتنی بانقاست جێبەجێ کراوە. بەیانی یەکشەمبەیەکی بەفرامبار دوو بەندکراو بە ناوەکانی سەلمان سەلیمی خەڵکی کرماشان و ئەحمەد حائیری بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی هەمەدان لە سێدارە دراون، بەڵام هێشتا هەواڵەکەی لە میدیاکانی دەستگای قەزاییدا بەڵاو نەکراوەتەوە. پشتیوانی بەندکراوانی سیاسی و بنەماڵەی دادخوازان لە مانگرتنی 61 بەندکراوی ئێڤین
ڕۆژی چوارشەممە 4 ڕێبەندانی 1402 هەتاوی جوانە تەیمەسی هاوژینی محسین مەزلوم و ماریا مەحمودی هاوژینی محەممەد فەرامەرزی زەینەب جەلالیان تومات ساڵحی مهدی قوڵیان و مەحبوبە ڕەزایی بنەماڵی سپیدە قولیان باوکی نەرگز محەممەدی و حەسەن هۆمایون هاوژینی سعیدە شەفیعی ڕۆژنامەوانی بەندکراو ڕایانگەیاند کە بە مەبەستی پشتیوانی لە 61 زیندانی ژنی مانگرتوو لە بەندیخانەی ئەڤین مان لە خواردن دەگرن. بەوتەی بنەماڵی زەینەب جەلالیان ئەو بەندکراوە وێڕای بێبەریبوونی لە دەرمان و پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەی لە ناڕەزایەتی بە ئیعدامی بەندکراوان و بۆ پشتیوانی لە 61 بەندکراوی ژنی مانگرتوو لە زیندانی ئەڤین لە ڕۆژی پێنجشەمبەمان لە خواردن دەگرێت. جوانە تەیمەسی هاوژینی محسین مەزلوم و ماریا مەحمودی هاوژینی محەممەد فەرامەرزی لە گرتە ویدیۆیەکدا ڕایانگەیاندووە کە پەیوەست بە مانگرتنی بەندکراوانی ژنی زیندانی ئێڤین دەبن بۆ ئەوەی سزای ئەعدام بە گشتی لە ئێران هەڵوەشێتەوە. لەلایەکی دیکەوە تومات ساڵحی ڕایگەیاندووە کە لە ناڕەزایەتی بە ئیعدامی فەرهاد سەلیمی و محەممەد قوبادلو مان لە خواردن دەگرێت و مهدی قوڵیان برای سپیدا قوڵیان و مەحبوبە ڕەزایی ڕایانگەیاندووە کە بۆ هەڵوەشاندنەوەی سزای نامرۆڤانەی ئەعدام پێوەست بە مانگرتنی بەندکراوانی ژنی زیندانی ئێڤینە بن. باوکی نەرگز محەممەدی و حەسەن هۆمایون هاوسەری سعیدە شەفیعی ڕۆژنامەوانی بەندکراوی ڕایگەیاندووە کە بۆ دژایەتی لەگەڵ سزای ئەعدام مان دەگرێت. دەست بەسەرکردنی دووبارەی سەلمان ئەفرا لە شاری مەریوان. بەرەبەیانی ڕۆژی چوارشەممە 4 ڕێبەندانی 1402 سەلمان ئەفرا هاوڵاتی تەمەەن 30 ساڵ و خەڵکی گوندی نەی سەر بە شاری مەریوان لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە دەست بەسەر کرا. بەپێی زانیاریەکان سەلمان ئەفرا بە شێوەیەکی دڕندانە و بەبێ هیچ بەڵگەیەکی یاسایی و دادوەری دەست بەسەر کراوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەکی ورد لەسەر هۆکاری بەندکران و ئەوتۆمەتانەی دراوەتە پاڵ ئەو هاوڵاتیەوە لە بەردەستانیە. شایانی باسەکە ناوبراو پێشتر واتە لە ساڵی 96 هەتاوی سزای 1 ساڵ بەندکرانی بەسەردا سەپا و پاژماوەیەک بە مەرج لە زیندان ئازاد کرا، بەڵام لە کاتی دەست بەسەرکردنی بە کۆمەڵی هاوڵاتیان لە نەورۆزی ساڵی 1400 هەتایی بۆ جارێکی دیکە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕفێنرا. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە ئاغاجەری. ڕۆژی چوارشەممە 4 ڕێبەندانی 1402 کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە ناوچە عەمەلیاتیەکانی ئاغاجەری پارێزگای خۆزستان بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، بەکردەوە دەرهاتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت، گەڕانەوەی ئەو بڕەپارەیە لە ساڵانی ڕابردوو وەکو باز لەسەر ئەقدەسەکانیان کەم کراوە، لەسەر کارلابردنی بەڕێوەبەرای ناکارامە و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. خۆپیشاندانی کرێکارانی قەراردادی لە بەردەم وەزارەتی نەوت لە تاران. ڕۆژی چوارشەممە 4 ڕێبەندان کرێکارانی قەراردادی و دامەزراوەی ساڵی 1400 تاوی لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی لە بەردەم وەزارەتی نەوت لە شاری تاران کۆبوونەوە. کرێکارانی قەراردادی خوازیاری پێدانی پاداش و ئیزافەکاری، زیادکردنی ئاستی حەقدەست، گۆڕانی دۆخی پیشەیی، بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان و مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی، دابینکردنی بیمە و ئەمنیەتی پیشەیی بوون. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵە کارخانەی بەرهەمهێنانی کۆک لە تەبەس. کرێکارانی شاغڵ لە کارخانەی بەرهەمهێنانی کۆک لە شاری تەبەس ڕۆژی چوارشەممە 4 ڕێبەندان لە ئاستۆخی خراپی پیشەی و مەعیشەتی کۆبوونەوە. بەپێی زانیاریەکان بەڕێوەبەرایەتی کارخانەی بەرهەمهێنانی کۆکی تەبەس ڕێژەی مەزایە، پاداشت، ئیمکاناتی ڕەفاهی و یارمەتیە غەیرە نەختیەکانی کەم کردووە و بەشێک لە کرێکارانی بە تەواوی لە مەزایە بێبەش کردووە. بە وتەی کرێکاران بەڕێوەبەری کارخانە هۆکاری ئەو کارەی بۆ کەمی سەرچاوەی دارایی گەڕاندوێتەوە لە حاڵێکدا ئەم ساڵ بە نیسبەت ساڵی ڕابردوو دوو هێندە داهاتی بووە. گوڵبارانکردنی مەزاری محەممەد قوبادلو لەلایەن دۆستانی. ڕۆژی چوارشەممەش کۆمەڵێک لە دۆستانی محەممەد قوبادلو لەسەر مەزاری کۆبوونەوە و وێڕای گوڵبارانکردنی مەزارەکەی ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. خۆپیشاندانی خەڵکی ئیسرائیل و ئاوەرە فەلەستینیەکان دژ بە شەڕ.
ڕۆژی چوارشەممە چواری ڕێبەندان بنەماڵەی دیلەکانی دەستی حەماس و دژبەرانی شەڕ لە تەل‌ئاڤیڤی ئیسرائیل خۆپیشاندانیان کرد و فەلەستینی ئاوارەکانی غەزەش کۆبوونەوە و خوازیاری ڕاگررتنی شەڕ بوون. بەپێی راپۆرتەکان بنەماڵەی دیلەکانی دەستی حەماس و دژبەرانی شەڕ لە تەل‌ئاڤیڤ چەند ئۆتۆبانیان داخستووە و خوازیاری ڕاگررتنی دەستبەجێی شەڕ و ئازادی ئازیزانیان بوون. لەلایەکی دیکەوە کۆمەڵێک لە فەلەستینیانی ئاوارە لە کەرتی غەزە لە کۆبوونەوەیەکدا بە بەدەستەوەگرتنی پلاکار خوازیاری ڕاگررتنی شەڕ، ئازادی فەلەستینیانی زیندانی، ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەیی و گەڕانەوە بۆ ماڵەکانیان بوو. بە دوایین هەواڵمان سەبارەتە بە مانگرتنی کەشاوەرزان لە فەڕەنسا و لە هەستان. ڕۆژی چوارشەممە چواری ڕێبەندانی 1402 تاوی کەشاوەرزانی فەڕەنسەوی و لە ئەستانی دژ بە سیاسەت ئابوووریەکانی یەکێتی ئەوروپا لەگەڵ تراکتۆرەکانیان مانیان گرت. بە پێی راپۆرتەکان کەشاوەرزانی ئاڵمان لە هەستان و فەڕەنسا لە ئاست وەلانانی یارانەی سوتەمەنی کەمکردنەوەی پشکی سوتەمەنی ماشینەکانی کشاوەرزی، دابەزینی نرخی بەرهەمە کشت و کاڵیەکان بەهۆی هاوردەکردنی بەرهەمی کشت و کاڵی ئۆکراینی ناڕازین و ماوەی چەند ڕۆژە لەگەڵ تراکتۆرەکانیان شەقام و ئۆتۆبانەکانیان داخست. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و کامەران.